بە هیوایەکی زۆرەوە 12 تۆن گەنمی لەم زەویەدا چان. بەڵام لە وەرزی دروێنەدا بە 2 دەستی بەتاڵ هاتە دەرەوە. عەلی یەکێکە لەو هەزاران جوتیارە گەرمیانەی تەنانەت ئەو گەنمەشی دەست نەکەوتووە کە پێی دەگوترێ بنەتۆ. ئاوە گەرمەکەی بینی نزگەی 12 ئەمساڵ 12 تەنم وەشان پارەکە 35 تەن ئەمە 47 تەن هیچ 1 کیلۆمان لێ نەچاندەوە 1 کیلۆ تەنها جگەلەوە خەسار و هەرەوە ئەو دێ ئێمە ئەوە دێ تۆ بەعسکەرە ئەمە ساڵاغەیە ئەوە شێرەوەنە تەنیشتی گاکوڵە ئەم دێیە هەمووی نزگەی 300-400 فەلاحە بێ یەک نەفەریان کیلۆیە گەنمیانە چاندە ئەوەی لە دەی مۆشانێتی خەسارووە نەگەم ساڵ پاریش ئەمە 2 ساڵە لە گەرمیان وشکە ساڵیە خۆتان نەزانن باران نەباری جوتارێکی زۆریش خەساری کرد ئەو بوو گەنمێ زۆریان چاند و باران نەباری. تەنیا شتێک عەلی بە زەویەکەیەوە بەستوێتەوە ئەو بارانەیە کە ماوەی 2 ساڵە وەک پێویست نەباریوە. زیانە زۆرەکان ئەویان ترساندووە ئیدی چاوەڕێی وەرزێکی دیکەی بارانبارین ناکات. وەڵا بیر لەواکەنەوە کە ساڵەتر دانیشین هیچ گەنمێ نەچانین ناتوانین گەنم بۆشێنین لەبەرەوە تۆ 2 ساڵ لەبانێکە خەسار ناتوانین. سپارەکە من 35 تەن وەرسان ئەمساڵ 12 تەن ئەمە 47 تەن هەبەس گەنمەکەی بای 35 ملیۆن دینارە ئەمساڵ گەنم 760-770 لە بازار ئەکا لە بازار ڕەش سایلۆ وەرێگرێ بە 150 ئەتۆ تۆ 47 تەن فی 150 بکە 50 فی 100 ئەمە 40 ملیۆن تقریبا 40 ملیۆن بەس بنەتەوەکەی بێژگە جووتەکەی کیمیایەکەی بۆ نمونە من جوتیارە ناسم مثال برادەر خۆمە 6 تەنی وەشانە پارەکە 10 تەنی وەشان مثال هیچ ئومێدێکی نییە ئەمەلی نییە ئەگە بارانیش بۆ ئارێ بێ ئەمەلە تەوەقعەکە ئەڵێ لەوانەیە هەرم دوو بارانە بێ. لە پاییز و زستان و بەهاری ڕابردوو لە ناوچەی گەرمیان کەمتر لە 100 ملیم باران باری. هەر بۆیە دووەمین وشکە ساڵی بە دوای یەکدا ڕاگەیەندرا. بووە هۆی لە دەستچوونی بەرهەمی 180,000 دۆنم زەوی چەندراو بەگەنم و جۆی ناوچەکە و مایەپووچبوونی نزیکەی 4,000 جوتیار. لە سەدانەوەدی زەویەکانی گەرمیان زەوی دێمن. ئەمساڵ ناوچەکە نزیکەی لە سەدانەوەدی گەنم و جۆی زەویە دێمەکانی لەدەستە. سەدانەوەتی زەویەکانمان بەرە ئەو نین دەیمن و لەبەر ئەوەی زەوی دەیمە لە ناوچەی گەرمیانە بەهۆی کەم بارینەوە کە هێشتا نەگەیشتووە نیوەی ڕێژەی نۆرماڵ کە ساڵان ببارێت بە تاکیدی ئەو زەویانەی کە بە دەیم چێنراون بەگەنم لە ناوچووە زیاد لە 90 لە سەدیەمە پێشبینی ئەەکەین هەندێک لەو دەیمانەی کە لە ناو نەچێت لە سنووری مەیدان کە ناوچەیەکی مسۆگەرە لە تەوزیعی جوغرافیە پێڵێن ناوچەی مسۆگەر پێشبینی ئەەکەن هەندێک لەو دەیمانە بتوانن جوتیاران بەروبوومیان دەستکەوێت. لەنێو هەر پارچە زەویەکی گەرمیان ڕادەوەستی جوتیارێکی دڵشکاو دەبینی کە زەویەکەی بە گوڵەگەنمەکانەوە بەجێهێشتووە. گوڵەکان جگەلەوەی پوچن باڵاشیان هێندە کورتە دەمی ئامێری دروێنە پێیان ناگات. ئەمە گەنمێ ئەیبینیت ئەمە بارانی نەبوو ئەوە بارانی دوالێدا ئەوە گەنمەکەی ئەوە چوار گوڵە من ئەیوەریێنم سەیک چوار گەرمیتیانی ئەگە بێت و دەرێژی کێ مەگە لەبەر کاکەی لە بڕۆ کێدەڕاستەکەمان بۆ دەکە و خەلەکە داخمانێت ئەوە مێنێتەوە عەزیەتمان تیا بوو. ساڵی پار من 10 تەن گەنم وەشانە بەڵام 10 تەن گەنمەکەم وەشانمە 13 ملیۆن نازەرم تیا کردووە ساڵی پار وە شەرتێ کیمیاییم سندویە بە 700,000 ئیمساڵ کیمیایی تەنی ملیۆنێک و 500,000. یەکێکم لەو جوتیارانەی کەوا زەویم هەبووە ئیساڵ دامە بە 4 ساڵ بە خاوەن ئاژەڵەکان ئەویش بۆ خۆی ئەیکا ئەگەر لەوە ڕێکی تیا بوو بۆ خۆی وەکاری تێرێ بۆ 4 ساڵ جێی تەنێک زیاترە بێ بە ساڵی 200,000 یعنی 200,000 نەبۆ من هیچەکە بەڵام بۆ خاوەن ئاژەڵەکە تۆزێ باشتر ئەگەر علە فێشتێکی تیا بوو دەغڵودانێکی تیا بوو باشترە بەڵام نەبوو کە هیچ فەلاحی وامانەیە هەر وازی داوە هەر هینی زەویەکەی هەر بە ئەساس وازی لێ داوە هاتۆ شۆتە بۆ شارەکان منیش خۆم
ساڵێتر بە تەمام هەرواز دەم لە ئاوایەکەی خۆمانە دەرچم بچمە لە شارە دانیشم ئەگەر بە کرێکارێک شوێ بە هەرچیش بێت لەوا توێ ژیانم تۆزێ لە لادیەکە باشتر بێت خۆی سەبیرە فاسیکەی عرزە مادەتیان نەمایە ڕاستە ئەم دوو جوتیارە لە زەوی بەراودا گەنمیان بەرهەم هێناوە ئەم ساڵیش دروێنەیان کرد بەڵام باسی ساڵێکی بێبڕشت دەکەن و کۆڵ و باریان پڕە لە گلەی هیچ مەسارە بنگە خۆمە مەسارفێکی زەوی تا زەوی فەرقەکە ئێسامە هام تەیە ئیمساڵ لە یەکوە هەفتی کردە ئەوە کانترم یەکوە هەشتی کردە یەکوە شەشی کردە یعنی هیچ سوادەی وام لێ نەکردووە گەر سارەکەی نەچوایەتەبان زەرمانش لێ کرد سنووری ئێمە سنووری قۆرەتووە 40,000 دۆنم بەراومان هەیە ئەمە تەبعاً بە بیر و بە مەڕەشێشانێکیش کە کراوە دەیم بووە و 133,000 دۆنم دەیمانشی من سە خۆم نزیکەی 120 دۆنم زەوی دەیمان هەیە هەمووی وەردە 2 ساڵە پێشتر ساڵێک کردمان هەر نەماندویرەوە پار پێرار کراو هەر کەس دەڕاستی تێ نەکرد ئیمساڵش خەڵک و بەنێ بێبارانیوە کردێتی هەیە 40 تان هەیە 10 تان هەیە 7 تان کەس هەر بۆتە وەردەوە کەس دەڕاستی تێ نەکرد لێران دەیمەگەڵ لە بۆنی بێبارانی و شکە ساڵی وە ڕاستی وازمان لێ ئەوردەمە 2 ساڵە بەراوەکە ئەرکێ زۆر کەوتە سەرشانمان 1600 دۆنمە بەڕاستی بە زەرب پارە و ئەرکیشان سەرشان خۆمانەکەین ئەو ینی مەساربێ زۆر زۆر یەکەین ساڵێ خۆمە شخصی خۆم هیچی شەکەم لەم زەراعاتە زیاتر چەندەها برای تریش وەکو منە بۆ حاصلات یەک ساڵ کێشێ حاصلات یەکێک بەرەمێ وایە نییە وەختێ بەرەمەگەی جێت ئەو دەرمان و کیمیاوانە کە گەرانە ناتوانکو پێش بدەین لێ بەرهەمیشی ناوێ لە ڕاستی ئەنی حینە ناو ئەوەی کە وازی لێبێرین ساڵی پار داوامان کرد بە نووسراوی فەرمی داوامان کرد کە بڕێکی پارەی تایبەت دابنرێت بۆ سنووری گەرمیان بە تایبەتی بۆ ئەوەی بتوانین ئێمە هەندێک بنەتۆ لەگەڵ ئالیک بۆ خاوەن ئاژەڵەکانی ناوچەی گەرمیان بکڕین بەڵام بەداخەوە هیچی بۆ دانێنرا داوامان کرد 6 ملیار دینار دابنێت بۆ ئەو دوو مەبەستە بە تایبەتی کڕینی بنەتۆ و ئالیک بۆ خاوەن ئاژەڵەکان ئیمساڵ کۆبوونەوەیە کرا بە سەرپەرشتیاری ئیداری گەرمیان لەو کۆبوونەوەی داواکرا بۆ سنووری گەرمیان بودجەیەکی 10 میلیارد دیناری تقریبان دابنرێت بەڵام تا ئێستا شتێوە نەتیجەما دەست نەکەوت ڕێم پێ بدا بە هۆسی خۆم بچم ئەرکاوازیکەن خۆم بە پارەی خۆم ئەیکەنم ناژم حکومەت پارەم داجێ بەڵام ئێمە وەختێک جیازی ئەرکاوازیەکە دەروێن بێ بکەنین ڕێگە و پێنادا ئەم مەسە بڕۆ ئەبێ کتابی ڕسم بێ کتابیش هەتا تۆ لا کتابیەکەیت و ئەوەیتە هەولێر و بە دوواداچوون و بۆکەن بە 2 ساڵ بۆ تەواو ناوێت من ساڵی پار تقریبا 80 دۆنم زەوی مۆشانێ ئیمساڵ هاوڵمەدۆ بۆ 35 دۆن لە بەرۆ زەرەرەکە ئیمساڵش زەرەرم کردووە ئەوەیە هیچی تیان ساڵەکە ناتوان بۆ شێنەوە لە گەرمیان نزیکەی 111,000 دۆنم زەوی بەراو هەیە بەهۆی بێبارانیەوە 79,000 دۆنم لەو زەویانە کراونەتە گەنم و جۆ پێشبینی دەکرێت زەویە بەراوەکان نزیکەی 50,000 تۆن گەنم بەو ناوچەیە بدەن وڵی مەسیری فەراو لە ناوچوونە بۆ لە ناوچوونەچێت لە ڕاستی بۆ لە ناوچوونەچێت ئەوە وشکە ساڵەکەەوە ئیرادەی خوای و کەس دەسەڵاتی بەسەرانیە نەکەن ئەوش نەکەین کێشەی مەزمۆینێ ئەوە بەس بۆ لە ناوچوونەچێت لە سقوت بینایە ئارە وڵات ساڵە دوشکە ساڵی بێت و ئاوە کیمای حتا وشکە ساڵی وەکوون ئیرادەی خوایە ئەگەر ئەم کیمیاشتەوە گران بێ فەرای سقوتەکە لە بەرە بەرهەمینە نایکە یەک ساڵ دیارەمەوە بچ کرێکاری لە شوێنەکان تر بڕۆ بۆ دەرەوە بە خارج و شتێرە لەوەی باشتر لەمە بکە حتا گەنجەکانمان ئەمە گەنیم بەراوە زیاتر هەمووی بەراوە ینی لەبەرەوە باران نەبوو دەیمی هیچ نەبوو ئەم هەمووی بەراوە ئێمە بازرگاران لێرە ئەیکڕین لە جوتیارەکان نەیکڕین کە ئەیکڕین دوای کە کۆیەکەین و دوایەوە پاکەکەین و ئینێرن بەرەو سایلۆکان بە تایبەتی سایلۆ کەلەکەلار سایلۆمانەیە ئەنێ بۆ سایکاوی سەر بە حکوومەتی عێراقی ئەم ساڵ بە بەراورد لە گەڵ ساڵی پارە ئەم ساڵ کەمتر بوو چکەم هەم کە بارانەکە نەبوو بڕشتیشی نەبوو ئەو گەنمە ئەگە بڕشتی زۆر بێ زیاترێکە چکەم ئێمە کە جوتیارەکان دێنێرە ئێمە پرسیاریان یەکەین هیوایە پارەڵێ 1.15 بڕوە ئەم ساڵ هیوایە 1.7 تا دەڕۆشت و ئەبێتر بیر بکەینەوە بۆ ئەوەی بە تایبەتی ئەمە وەکو کشت و کاڵکردن بتوانین کەمترین پشت ببەسین بە باران چونکە ئەوە تا هەر ساڵێ باران نەبارێت ئێمە زیاد لە 90% زەویەکانمان کە دەیمن بەروبووم نایەنن لە دەست ئەچن بۆیە هەوڵ بدرێت بە ڕێی تەکمیلی واتە ئاودانی سیستەمی ئاوپرژاندن ئاو دڵۆپاندن بتوانین کەمێ شێوازی کشتتوکاڵی لەو شێوازە تەقلیدێکە بگۆڕین
ئەو گەنمەی قافڵەی ئۆتۆمبیلە بەرهەڵگرەکان دایانەوێ بیگەێنە سایلۆی کەلار بە ئاو بەرهەمێنراوە. بەڕێوەبەری سایلۆ گەرمیان پێشبینی دەکات 20,000 تۆن گەنم ڕوویان تێبکات. تەسەوەری هاتنی نزیکەی 15 بۆ 20,000 تۆن گەنمەکەین بۆ سایلۆکەمان. خۆی گەرمیان ئەگەر وشکە ساڵی نەبێ نزیکەی 70 بۆ 80,000 تۆن گەنمی هەیە ساڵانە. بەڵام لە وەرزی وشکە ساڵیە نزیکەی 45 بۆ 50,000 تۆن گەنمی هەیە. کوالیتی گەنمی ئەم ساڵ بەڕاستی خراپترە لە ساڵانی پێشوو لەبەر ئەوەی ئەم ساڵ کە پارە ئەکە لە بازارە جوتیارەکان زیاتر لە تڕاستەکان هێنەوە لە نزیکی بۆی زۆرترین کا بەرهەم بێنن هەندێکی بەردی لەگەڵایە گەنمەکان کە دێمە لای ئێمە زۆری لەبەر ئەوەشی کە مەوادی لە ناوبەریان بەکارنێنەوە بۆ گەنمەکانیان زۆری گەنمەکان شەوائیبی زۆری تایە. قەزەی سایلۆ کێشەی زۆرمانە بۆ سایلۆ حکوومەت ئەبێت لە مانسی و 4 قەرار دەگە سعر گەنم ثابت بکە وەختێک ئێمە درەوەکەین سعر گەنم دیار نییە ئێمە یا ناچارەمێنە چی بکەین بیدەین لە تاجری یا بێت لە شوێنێ خالیکەین هەرسی بۆ بگرین دڵکی بۆ بسێنین خالیکەین دووبارە بە سیارە بگوێزینە ئێمە لە مانگ پێش درەوەکەین ئەو ئێستا سایلۆ ئەکاتەوە ئێستا سایلۆ تاخیر بوو ئێمە لە ناچاری بیدەین لە تاجر استفادەی سعر گەنمەکە بۆ تاجر بۆ ئێمە نییە لە ڕاستی بۆ ئێمە نییە ئێمە بێ گەنمەکە لە شوێنە دانێن هەرسی بۆ بگرین بە شەو ڕۆژ بە دیارێ بووین دڵکی بۆ بسێنین دووارە شۆفڵ و سیاری بۆ نەقلیکەن بۆ سایل ئەمە زۆرەکە بۆ ئێمە ڕاستی ئەمە سوادی وای لە سایلۆ ناکەین سایلۆ بەس بۆ تاجر بۆ ئێمە نییە لەبەروی ناوچەکە گەرمە ساڵانە لە نزیکی 5 بۆ 15 پێویستە سایلۆ بکرێتەوە بەڵام لەبەر ئەوەی سایلۆ لەگەڵ سلێمانیا کرێتەوە لەگەڵ ناوچەکانی تی سلێمانیا و ئەو ناوچانە گەنمیان درەنگ دێتە بەر بۆیە سایلۆ لە کە لەگەڵ ئەوانە دەست بەکارە بین زۆرینەی گەنمی جوتیارانی ئێمە ڕۆشتۆ بۆ سایلۆکانی دووز و دیالە و ئومەتیقانە ئەو سایلۆانە بۆ ڕەبتن بە وزارەی توجاری عێراقیوە ئەو لە سایلۆکان وەریەگرێت و دوای ئەوەی ئیداتە ئاسیابەکان و ئەی هاڕن و دووبارە ئەکرێت ئارد و دابەشەکرێت بەسەر هەموو دانیشتوانی عێراق. بەغداد لەگەڵ لەگەڵ لقەکانە تەعاملەکە 18 لقی هەیە لە 18 پارێزگای عێراقە ئێمە سەر بە لقی سلێمانی لە ناوچەی سلێمانی گەنمەکانیان درەنگ دێتە بەر و بۆیە ئێمە لەگەڵەوانە دەسەکەین بەکار. لە ساڵانی تەڕوتوشدا ئەم زەویانە دەیانتوانی گەرنتی هیوا و دڵخۆشی هەزاران خێزان بکەن بەڵام ئەمڕۆ ئاژەڵەکانیشیان پێتێر ناکرێت. ئێستا هەموو چاوەکانی گەرمیان لەسەر ئاوی سیروان و داهاتووی ناوچەکە بەندە بە ئاوی ئەم ڕووبارەوە ئەو ڕووبارەی ساڵ لە دوای ساڵ ئاوی کەمتر و ئاسەواری ئاوی زۆرتر دەبێت.